هەواڵی تەندروستی ئەمڕۆمان تایبەتە بە بابەتێک کە زۆرێک لە تاکەکانی کۆمەلگا ڕەنگە بەلایەنەوە گرنگ بێ ئەوێش خواردنی گۆشتە. هەمومان نەزانین کە گۆشت سوودێکی زۆری هەیە، بەڵام ڕەنگە زۆر خواردنی لە ئەندازە بەدەریشی کاریگەری نەرێنی بکاتە سەر تەندروستیمان. سەرەتا با پێک و ئەم راپۆرتە بینین کە باز لە باشی و خراپیەکانی زۆر خواردن و لە هەمان کاتدا کەم خواردنی گۆشتەکان بە بێ جیاوازی دەکات، پاشان لەگەڵ پزیشکی پسپۆر لەو بابەتەوە قساکەین. باشترین جۆری گۆشت کە تەندروستە بۆ جەستەی مرۆڤ. خواردنی گۆشت یەکێکە لەو خواردنانەی کە زۆرترین چێژی هەیە لای ئێمەی مرۆڤ، بەڵام هەندێک لەو گۆشتانەی کە دیخۆین زیانی تەندروستی هەیە بۆ جەستەمان ئەگەر هاتوو زیاد لە پێویست خواردمان. لە توێژینەوەیەک کە لە بەریتانیا ئەنجام دراوە، پۆڵێنبەندی بۆ باشترین جۆری ئەو گۆشتانە کراوە کە مرۆڤ دەتوانێت بیانخوات بۆ پارێزگاریکردن لە دڵ و ماسوولکەکان و سیستەمی بەرگری. یەکەم، گۆشتی کەروێشک. زاناکان کۆکن لەسەر ئەوەی کە خواردنی گۆشتی کەروێشک لە باشترین جۆرەکانی گۆشتە کە مرۆڤ دەتوانێت بیانخوات، چونکە ئاسان هەرس دەبێت. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ڕێژەیەکی زۆر پرۆتین و مادەی بەسوودی وەک ئۆمێگا 3 تێدایە، وە جگەل لەوەی کە ڕێژەی کالۆریەکەی کەمە. بۆ نمونە هەر 100 کیلۆگرام لە گۆشتی کەروێشک تەنها 137 کالۆری تێدایە. دووەم، گۆشتی ئەسپ. گۆشتی ئەسپ بە باشترین و پاکترین جۆری گۆشت دادەنرێت کە شارەزایانی بواری تەندروستی ئاماژەی پێدەکەن. ئەم گۆشتە هیچ جۆرە هۆرمۆنات و مادەیەکی کیمیایی تێدا نییە، چونکە ئەسپ خواردنی سەرەکی گیای سروشتیە و برشت بە ئالیڤ نابەستێت کە مادەی کیمیایی تێدایە. سێەم، گۆشتی ئاسک. گۆشتی ئاسک لەو گۆشتە سوورانەیە کە لە ناوچەکانی باکووری رووسیا و ناوچەکانی ئەسکەندەنافیا بوونیان زۆرە، و پزیشکەکان ئامۆژگاریمان دەکەن بە خواردنی ئەم جۆرە گۆشتە، چونکە ڕێژێکی زۆر ئاسن و ڤیتامین بی تێدایە کە گرنگن بۆ تەندروستی و خوێنمان. چوارەم، گۆشتی ماسی. پزیشکەکان زۆر بە توندی جەخت لە خواردنی گۆشتی ماسی دەکەنەوە، چونکە ڕێژێکی زۆر دژە ئۆکسان و ئۆمێگا 3 تێدایە، لەگەڵ ڕێژێکی زۆر فۆسفۆر کە بۆ مێشک و ئەندامی دەمار بەسوودە. پێنجەم، گۆشتی مریشک و کەڵەشێر. لە ناو گۆشتی سپیدا گۆشتی مریشک و کەڵەشێر لە گۆشتە بەسوودەکانن بۆ تەندروستی مرۆڤ، چونکە ڕێژێکی زۆر پرۆتینی تێدایە، و لە هەمان کاتدا زۆر خواردنیشی نابێتە هۆی توشبوون بە نەخۆشی هەوکردنی جونگەکان، بەڵام زۆر خواردنی گۆشتی سوور دەبێتە هۆی دروستبوونی ئەم نەخۆشیە. بەڵە بەرەزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەوەی تا چەند دروستە کە ئێمە کام جۆرەی گۆشتەکان بخۆین بە با بڵێن ئاژەڵە ئاویەکان و هەم بە وشکانیەکانیشەوە. بۆ قسەکردنی زیاتر ئێستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەرکان منوچەر کە پسپۆری تەندروستی گۆشتە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان میوانە. دکتۆر سڵاو لێبێ، ئێوارە باش. سڵاو ئێوەش. سەرەتا بۆ دەست پێ بکەین کە ئەزانین گۆشت سەرجەمیان بۆ خۆیان سوودی زۆریان هەیە بۆ تەندروستی مرۆڤ. ئەتوانین بە پێی پسپۆرەکی جەنابتان پۆلێکبەندیت بکەن بۆ ئەوەی کە بزانین کام گۆشت ڕەنگە لەوانی تریان باشتر بێ، ئاویەکانن یاخود وشکانیەکانن؟ وەڵای بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سپاس بۆ ئەقسانی ئەم دەرفەتە. دیارە بەگشتی گۆشت بە سەرچاوەیەکی گرنگی خۆراک بۆ مرۆڤ دادەنرێت. مرۆڤ لە ڕێی خۆراکەوە توانێت بەردەوامی بە ژیانی بدات و ئەتوانێت گەشەش بکات. گۆشتیش سەرچاوەیەکی گرنگی خۆراکی مرۆڤە، بە تایبەتی سەرچاوەی توانین بڵین یەکەمی پرۆتین و مادەکان زایەکان و ڤیتامینەکانە. بەگشتی ئەتوانین بڵین ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە بکەین، خواردنە ئاویەکان سودمەندترن لە جۆرەکانی تری گۆشتی وشکانی. هۆکاری سەرەکیشی بۆ جۆری چەورەکەی ئەگەڕێتەوە بە دەرەجە یەکەم، و هەروەها ئەوان چەوریان کەمترە؟ نا، جۆری چەوری بۆ نمونە ئەگەر ماسی بە نمونە وەرگین لە ناو خواردنی ئاویە، جۆری چەوری ماسی ئەو جۆرە چەوریەیە کە زیان بە مرۆڤ ناگەێنێ. بۆ ئێمە دوو جۆر چەوریمان هەیە، چەوری تێر لەگەڵ چەوری ناتێر، چەوری ساتوریتد و ئەن ساتوریتد. چەوری ئاژەڵی مەسەرەن مەڕ و مانگە و ئەم جۆرە ئاژەڵانە چەوری ساتوریتدە، واتە ئەو ئەگەر ناو پێکاتەی کیمیایەکەیەوە ئەو بۆندانەی لە بینی کاربۆنەکانی ناو چەورەکە هەیە لە ئاژەڵی مەسەن مەڕ و ماڵات، ئەمە پێوتێ ساتوریتد، واتە تێر بوون. بەڵام ئەم جۆر بە ئاسانتر و شێوەیەکی سادە قسە بکەین، ئەو جۆرە چەوریە ئاژەڵەکانی وەکو مەڕ و بزن و ئەمانە زیانەکەی چییە؟ زیانەکەی ئەو جۆرە چەوریە کە زۆر خواردنی ئەبێتە هۆی نیشتنی لە بۆرەکانی خوێناو، ئەوەیە کە پێی ئەوترێت ئەبێتە هۆی نەخۆشەکانی دڵ.
بەڵێ کە چەند جۆرێک دروستە بڵێ بەڵێ بە پێچەوانەوە چەوری چەوری مەسەن ئۆمیگاسری یاخود ئەنساتوریتت کە لە ماسی و نەهەنگ و ڕۆبیان و ئەم جۆرانە هەیە ئەو جۆرە چەوریانن تەنانەت دەتوانانی وەکو چارەسەر بەکاری بێنی نەک سوودی زیانی پێناگەی زیانی پێناگەی چارەسەریش بەکاری بێنی بۆ چونکە تۆ ئەم جۆرە چەوریە بە پێی توێژینەوەکان گرنگی زیاترە و مەترسی کەمترە و بەهای خۆراکیشی زیاترە بۆ چونکە ماسی خود یان دەوەرە ئاویەکان ئەو جۆرە خواردنە بەکارێنن کە سەناعی نین سەرچاوی خۆراکیان خۆراکی ناو ئاوەکەیە بەڵام تۆ پەلەوەر یاخود مانگاومانە لە سروشتی ئەماژین سروشتی دەرەوەی دەریاکانیش سروشتێکی پیسە ژینگەی ئێستا ژینگەیەکی پیسە تەنانەت ئەگەر هەوای سروش هەڵبژێ ئەو گیان لەبەرە پیسبوونی ژینگە و خوێنوشتیە بێ بۆ لەبەرەوە سیفترە و سەلامەترە خواردنی ئاوی کەواتە هەر لە ڕێی قسەکانی جەنابتۆ ئەتوانیت کە ڕێنمای هاوڵاتیان بکەی زیاتر جۆری ئەو ئاژەڵانە بەکار بهێنن کە ئاوین وەک لەمانی تر ئەنی ئەتوانرێت 100% ئەوە ڕوون بۆ تۆ بە دڵنیاییەوە بەکارهێنانی خواردنی ئاوی وڵی بەرهەمی ئاژەڵی ئاوی مریش بڵێ ماسی و ڕۆبیان نەهەنگ ئەوەی لای ئێمە نییە سەلامەترە و ئێستا خۆشحاڵیەوە مریش ماسی ناو حوزەکانمان هەیە کە نرخیشی گونجاوە ئاماژگاری هاوڵاتیانەکەین کە ڕووبکەنە ئەو جۆرە خواردنانە و نرخەکەشی لە بازاڕەکان ئێستا گونجاوە. بەڵێ ئەگەر باس لەوە بکەین کە بۆ نمونە زۆرێک لە هاوڵاتیان هەیە کە باسی ئەویان لەگەڵەکەی بۆ نمونە بە تایبەت ئەم گۆشتانەی کە تازە هاتوۆتە هەرێمی کوردستان بۆ نمونە ڕۆبیانە قڕژاڵە کۆمەڵک بەرهەمی ئاوی ترمان هەیە لە ئاژەڵە بەڵام زۆرێک لە هاوڵاتیان قەلەقییان تیا دوودڵیان تایە کە بەکاری بێنن لە بەرامبەر چەند هێندە گۆشتی سوور و کەڵەشێر و هەتا سەروپی و ئەمانە بەکارێنن ینی ئەمە تا چەند دروستە لەلایەن هاوڵاتیان و ئەمە ئەوەیە کە ناهۆشیاری بەکارهێنانیان هەیە یان تەنها لەسەر حەز و ئارەزوو ڕەنگە ئاسایش بێ بەکاری بێنن ئەمە دووسێ خاڵ باسکەم لێرە خاڵێک باسی کەرێشەکە بکەین لە بیر من نەچێ لەسەر کەرێشەکە دامنا بۆ پرسیاری دواتر بە فرسەت تێزانم شتێ بڵێ خاڵی دووەم هەر شتێک ئەگەر ئێمە بە شێوەیەکی فەرمی گشتی قسە بکەین هەر شتێک لە کوالیتی کۆنتترۆڵ و پشکنینی پزیشکی ڤێتەرنەری و فەرمانگەی ڤێتەرنیە دەرچوو ئەوە لە ڕووی تەندروستیەوە تۆڵە ئێمە سەیف و سەلامەتە خاڵی دووەمەوەیە کە بەشێکی ئێمە پەیوەندی بە کللتورمان هەوەیە کللتوری خواردن لای ئێمە لەوەیە کللتورێکی دروست نەبێەوە کللتورێکی تەندروستیش نەبێ لەوەتی ئێمە هەین لە سروشتێک ئاژین ڕۆبیانمان لێ دوور بووە ماسی بەو شێوەیە زۆر نەبووە ینی ئێستا بەسەرەن ئێمە باوباپیران و خەڵکی ئێمە دوو دەریاچەمان هەبوو کە ماسی لێوە هێنراوە نەچووە کە ماسی بەسوو بێتە هەرێمەوە وردە وردە شێوازی ژیان کە ئەگۆڕێ ئێمە دەستمانەکە بە سەرچاوی دەوڵەمەندی خۆراکی زیاتر بۆ نمونە ڕۆبیانە بۆ نمونە گۆشتی نەهەنگە یاخود گۆشتی مەسەرەن سەلەمونە جۆری ماسی سەلەمون ئەمانە ئەبێ ئێمە وردە وردە خۆمانی لەگەڵا ڕابهێنین دوکتۆر هەر بەوەی بەو پێی کە جەنابتان پسپۆرەکەتان لە تەندروستی گۆشتایە بۆ نمونە ماسی و ئاژەڵە ئاویەکانی تر تا چەند دروستە ئەوەی کە لە ڕێگەی بەسراوە هێنرێتە هەرێمی کوردستان بۆ نمونە زۆر کەس هەیە من بۆ خۆمی هێکملانی ترسم هەیە لەوەی کە ماسی بەستوو بکڕم حەزەکەم زیاتر فرێشەکە بکڕم ئەمە تا چەند دروستە ئەو حەزەی کە هاتە فرێش بکڕی حەزەی باشە و شتی فرێش کوالەتی و بەهای خۆراکی زیاترە شتی بەستوو بەڵام شتی بەستوش ئەتوانین بڵێن هەندێک جار لە سەدانەوەی مادە خۆراکیەکە ئەمێنێتەوە بەو مەرجەی ئەو شێوازی بەستنی زانستی بێ کە ئەگەر کۆمپانیایکی معتەبەر بێ ئەم سەرچاوی ماسیە ئەوە ڕقابەی سەحی ئەو مەسەلەن بەرهەمێکی ئەوروپی بێ ڕقابەی لەسەر چۆن ئەبەسترێک ئەم ماسیە بەستوێتی ئەوە ڕێگایەکی زانستی خۆی هەیە کە پێوتی ڕەپید فریزین واتە بەستنی خێرا ئەو بەستنی خێرایە بۆ نمونە لە پڕ لە ماوەیەکی کەمە ئەو گۆشتە ئەچێتە ناقص 18% بۆ بە شێواز بڵێ نایترۆجین ئەیبەستێ کە من هاڵن بەهای خۆراکی دەست بە ئەمە کۆمپانیا گەورەکان لە هەوو گرنگتر شێوازی گواستنەوەیەتی بۆ هەرێمی کوردستان ئایا حکوومەت هەرێمی کوردستان بە شێوەیەکی زانستی چاودێری ئەو بازرگانی کردو کە ئەم گۆشتە کاتەوە بیبەستێتەوە هەر خواردنێکی بەست و
ماسی بێ گۆژ بێ خواردنی تری بێ کردیەوە بەستیەوە لە 2 جار زیاتر بەهای خۆراکێکی دابەزێ و بڕی بەکتریا گەشەکە کۆمەڵە بەکتریامان هەیە پێوتێ بەکتریا خۆگونجێنەکان لەو پلە گەرمیان خۆیان نەگوژێن و گەشاکەن لەو گرنگتر کە هاتە هەرێمی کوردستان لە دوکانە فرۆشتەکانەوە بەم کارەبایی ئێستا چەندێک کارەبایی بەسەر ئاکوژێتەوە و دیسانۆ کارەبای تۆ بەستێتەوە تاگەرە دەستی توی هاوڵاتی ئەمە زیانی هەیە ئەمە ئەمانە چەندێک تۆ لێ دڵنیا اینجا توانی بڕیار بی ئەنجا توانی بەکاری بێنی کاتە پێویستە زۆر وریابین لەو حاڵەتەیە لە کاتی سەر چاوەی ماسی ئەو ئینە بڵێ بۆ کۆمەڵە سوپەرمارکێت ڕاقی و گرنگ بڵێ دیار هەن لەم شارەی ئێمە بۆ نمونە هەستەکەی کە بە ڕادیان مەزبوطە ئەتوانی مەسەرەن متابعیکەی بۆ ئەوڵاتی یەکێ لە گرنگ بڵێ گرنگی فرۆشیارەوەی توانێت متوانی هاوڵاتی خۆی بەدەست بێنێ بزانێک ڕێکلام کاکە من دڵنیای بنی کە بەو شێوەیەگات تەری بووسە جابی نەسەر بابەتی کەروێشکەکە راپۆرتەکەی ئێمە باس لەوە کات کە کەروێشک یەکێکە لەو ئاژەڵانەی لە ڕیزبەندی گرنگیەکانە بە پێی راپۆرتەکە ئەڵێ پلەی یەکەمی بەدەستێناوە بێگومان ئێمەش لە زۆرێک لە وێبسایتە جیهانیەکانەوە سێرچێکی زۆرەکەین و کامە بە گرنگترین بزانین هاوکارانم لە پشی فامیلی ئەوانە دۆبلاژ با بڵێن وەرەگەڕنە سەر زمانی کوردی و راپۆرتی لەسەر دروستەکەن بەڵام پێش ئەوەی کە بینە ستۆدیۆ گفتوگۆیەکمان کرد کە جناب دڵایکی جیاوازترت هەبوو حەزەکەم لەسەر گۆشتی کەروێشک زانیاریمان بیتێ بەگشتی لەسەر راپۆرتەکە زۆر شدە سەر بواری بابەتی تەندروستی ئەوترێ هەندێکیان بڵێ کێشمەکێشە دروستەکەن و دواتر باگراوندێکی زۆر عیلمیان نییە بەڵام بەگشتی کەروێش کە لە خواردنی کوردەواری خۆمانە هەبوو باباپیرانمان خواردویانە بەڵام بەداخەوە ئەمە زۆر زۆر دابەزیوە گرنگە کۆمەڵەش لەسەر گۆشتی کەروێش بوترێ گۆشتی کەروێش ئەتوانین بڵێین ئەو گۆشتەیە کە کەمترین چەوری هەیە یعنی بە بەراورد لەگەڵ گۆشتی مریشک و گۆشتی ئاژەڵ کەمترین چەوری هەیە گۆشتی کەروێش جیاواز لە گۆشتی مریشکۆوانە مریشک و ئاژەڵەکانی تر لە 170 بە گۆشت حسابە واتە ئەگەر کەروێشکێک ئامادە بکەی بۆ خواردن ئەو پاشەڕۆ و ئێسکوشتەی فڕێ بەراوردی بکەی بە مریشکێک لەوەیە کەمتر لە 150 بمێنێتەوە ئەویتری فڕە بدرێ بەڵام گۆشتی کەروێشک بە پێچەوانەوە لە 170 بە گۆشت حسابە زائیدەن ئەوەی کە جۆرێک چوریمان هەیە پێوترێ مار بڵین فات ینی گۆشتی چوری نێوان گورزە ماسوولکەکان چوری نێوان گورزە ماسوولکەکان لە کەروێشکە زۆر کەمە بۆ یەتوانی بڵێ زۆرترین پرۆتین لە کەروێشکە وەرەگری وەگەوەی لە شتێکەوەی بۆیە ئەگەر لە زۆرێک لە وڵاتان دەواژن یاخود بڵێ کێڵگەی گەورەی کەروێشک هەیە وەکو چۆن ئێمە کەڵگەی پەلەوەری مریشکمان هەیە لە وڵاتان حکومەت بڵێ بازرگانەکان زۆر بەو ئاراستەیە ڕۆن کە کێڵگەی گەورەی کەروێش بکەنەوە و تا چەند ئەو زانیاری ڕاستە کە ئاژەڵی کەروێشک ڕێژێکی زۆر ئۆمیگا سەیتایە ئەمە تا چەند ئۆمیگا سری وەڵاهی ناڵێم توێژینەوەی تازەیەوە بشتێ سەر چاوە زانیاری ئۆتۆ لە بەردەستانی لە ئێستاە توێژینەوەی زانستی ئەبێ پێوە روستاندەری خۆی هەیە زانکۆیەکی معتەبەرە گۆڤارێک ئێمە کۆمەڵی گۆڤاری زانستیمان هەیە مەسەلەن بڵێ ئیمپاکت فاکتەری ئەم گۆڤارە چەندە ئەو کات دەتوانین بڵێ ئەم توێژینەوەی معتەبەریان نا دواتر ئەپروف کرێت بەپێی پۆلێن بەندیکردن بۆ جۆری گۆشتەکان کام گۆشتە لە ئێستاە لە بەردەستایە بەپێی لێکۆڵینەوەی زانستی کە زۆرترین نەخۆشی بۆ مرۆڤەکان دروست دەکات ئەنی زۆر خواردنیان بێتە هۆکاری توشبوون بە زۆرترین نەخۆشی هیچ جۆرێکی گۆشتمان بە دیاریکراوی لە بەردەستایە دکتۆر بەگشتی ئەو یاسایی کە بەسەر هەموو شتێک ئاسەپێنێت هەشت بە تایبەتی هەموو جۆرەکانی خواردن هەر شتێک زۆر ئیفراتی لەسەرکەی زیادە ڕێوی تێدا بکەی بێگومان زیانی پێگەێنێ ئەم یاسایە زۆر بۆ گۆشت دروستە کە چەوری تێدایە یاخود هەر گۆشت ئەگە زیادە ڕێوی تیا بکەیت وەکو پرۆتینەکەی وەکو گۆشتەکەی وەکو چاوریەکەی ئەمە ئەبێ خۆمان لێ بەدروبگرین زائیدەنەوەی کە چۆن ئەم گۆشتە ئامادە ئەکرێ بە تایبەتی بەداخەوە ئێستا بۆی ئەم خەیرانەوە دیاردەی سەربڕینی ئاژەڵ هەیە سەر شەقامەکانە ئەو گۆشتانی کە لە ئاژەڵێکی سەر شەقامەکان بەرهەمهێنرێ و سەر ئەبڕێ و لەو کەشە بێ پشکنینی پزیشکی ڤێتێرنەری ئەوە زۆر مەترسیدارە بۆ نمونە لە هەمیشە باسیەکەین ئێمە گۆشتی مەڕ ئەگەر گۆشتی مانگا ئەگەر نەپشکنرێ جاری وای هەیە جۆرە کرمۆکەیەکی تێدایە کە ئایبێتە ئاژەڵەکە خۆی توشبوو نییە بەس گوێزەرەوەیە
ئەو کرمە ناوەندی گوێزەری پێوترێ ئینتەرمیدیت هۆست ئەمە هۆکارێکە بۆی مرۆڤەکە توش بێت و ئەم کرمە گەشاکە لە هەناوی مرۆڤ لە ڕێخۆڵەکانە بۆ 18 مەتر ئەمە کە هاواشی ئەمە بێ هۆشیاری هەبێ کە بۆ چەند هزار دینارێک بەڵام پرسیارەکەم لە ئەساسا لەو بنەڕەتەوە بوو ئەگەر بیکەمە دوا پرسیاریش بۆ جەنابتان زۆرێک لە گەنجانی ئێستامان هەیە کە گۆشتی سوورە خۆن چەند دقەیەک چەند چرکێک دوای خواردنی گۆشتەکە هەست بە کۆمەڵێک تەسیرات دەکەن بۆ نمونە سەریان توونگە بێ بۆ نمونە هەست بەواکەن کە حاڵەتی تەندروستیان وردە وردە بەرەو تێکچوونە چێ لەناو خۆمانە ئەوتری ڕەنگە خوێنی خست بێت یاخود ڕەنگە خوێنی زۆر بێت ئەمە تا چەند لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەحیەوە ئەمە ڕاستە بە بڕای من بنەمایەکی زانستی نییە چکە گۆشت ئەو خواردنەیە کە مرۆڤ ناتوانێت مستەغنی بێ لێی سەرچاوی پرۆتینیە بۆ مرۆڤ سەرچاوی زیندە چالاکیەکانی لەشی مرۆڤە بەڵام هەمان یاسایی بەسەراتەیە پەڕێ ئەم مرۆڤە گۆشتێکی زۆر بخوا زیندە چالاکی نەبێ مرۆڤ ئێمە نە جوڵەی هەیە نە وەرزشی هەیە نە حرەکەی هەیە نە ئیشێکی بۆ شێوەیە هەیە ئەوەندە قورس بێ ئەوەندە قورس بێ کارمەندێکە فەرمانبەرێکە سەرمێزە جاران هاوڵاتێکی ئێمە ئەوەندە ئیش و جوڵەی کردووە یاخود خەڵکی ئەوروپی زیاتر وەرزش بۆ بە کللتورتیانە ئەوەندە جوڵیان هەیە ئەبێت ئەوەندە ئەو خۆراکی وەریەگری ئەوەندە زیندە چالاکی تەبێ بیسووتێنی بۆی نەبێتە خەزم کرێت و لە خەم چاورێکەش لەسەر یەکتری خەڵەوی مەسەرەن خۆمەڵە نەخۆشی تر زۆر سپاس دەکەین دکتۆرگیان کە میوارە لەگەڵمان ئامادە بووی زۆر سپاس دکتۆر ئەرکان منوچەر پسپۆری تەندروستی گۆشت زۆر سپاس بۆ زانیاریەکانت بێگومان بە هیوایەوەی کە سەرجەم گفتوگۆکانمان بۆ بێتە ڕێنمایەکی باش و سوودی بۆ بینەرەکانمان هەبێ زۆر سپاس دەکەین بەڕێزان لەگەڵمانە بن ئەچینە هەواڵی هونەری ئەم ئێوارەیەمان کە شاجوانی گردوون هەڵبژێردراوە بۆ ساڵی 2017 با پێکەوە راپۆرتێک لەو بارەوە ئامادەیە ببینین.